نحن لا نخاف الحرب ولا نخشاها. حەسەن نەسروڵڵا خۆی و برادەرەکانی لێرە دروست ئەو شوێنەی من لێوەساوم لە ناوچوو. ولا واحد لبناني شريف بيقبل يسلم. الدنانير والدولارات هي اللي قتلت السلم. سلاح حزب الله تهديد على الدولة اللبنانية، تهديد على الشعب اللبناني. هذا السلاح مرتبط بالله تبارك. من هیویدار ئەحمەدم لە باشووری لوبنان. شەر لەم وڵاتە هێشتا ماویەتی. والإشراف على تنفيذ اتفاق وقف الأعمال العدائية بين لبنان وإسرائيل وتعقد اجتماعا في الناطورة. ئێرە بەیروتە، شارێکی جوان و سەرنجڕاکێشە. پێش 12 ساڵ هاتوومەتە لوبنان. 2 ساڵە بەردەوام هەواڵی جەنگ و ناخۆش لەسەر ئەم وڵاتە دەبیستین. لە پەنجەرەی ئۆتۆمبیلەکەوە سەیری بەیروت دەکەم. زۆر خۆشە. چەند ڕۆژێک لێرە دەبم بۆ من و بۆ ئێوە شڕۆن دەبێت کە دۆخی لوبنان چۆنە. هاتووم لەم وڵاتە بە دوای 2 پرسیاری سەرەکیدا دەگەڕێن. حزب الله چەکەکانی ڕادەستی دەوڵەت دەکات یان لوبنان بەرە و شەڕێکی دیکە دەچێت. یەکەم کەس کە پرسیاری دۆخی لوبنانی لێ دەکەم سیاسی نییە، بەڵام قسە لەسەر سیاسەت دەکات. ئەو ئەحمەدە شۆفێری ئەو تەکسیەی ئێمەی بردا بەردەم هۆتێلەکە. ئەحمەد ڕقی لە سیاسەکانی لوبنانە. خدا سیاسەکان سەرکەوتوو نەکات. خدا کێ سەرکەوتوو نەکات؟ سیاسەکانی وڵاتە بۆ ئەوانە وڵاتەیان تێکداوە. لوبنان بەرەو کوێ دەچێت؟ وەکو سەرۆ کۆمارێکمان گوتی کاتێک لێیان پرسی وڵات بەرەو کوێ دەچێت، گوتی بەرەو دۆزەق دەچێت. چارەنووسی حزب الله چی بەسەر دێت؟ حزب الله وەک خۆی دەمێنێتەوە. دەمینەوە؟ بەڵێ دەمێنەوە و چەچ خۆیان ڕادەست ناکەن. دڵی تو لەگەڵ حزب اللهە؟ بەڵێ بێگومان. چەکی حزب الله بە بووچوونی ئەم شوفێرە گەرەنتیمانەوەیانە، بەڵام کاتێ لەگەڵ شۆفێرێکی دیکە سەرکەوتین قسەکان تەواو دش بوون. ئێلینە لەو بڕوایەدایە جگە لە ڕادەستکردنی چەک حزب الله هیچ بژاردەیەکی دیکە لە بەردەم نەماوە. دەڵێ کاتی گۆڕینی وڵاتە لە شەڕ و جەنگەوە بوو بەهەشت. ئەگەر حەزب چەکی خۆ ڕادەست کرد لوبنان دەبێتە سویسرا. لوبنان دەبێتە سویسرا. دەبێتە ژمارە 1 گرنگترین و دەوڵەمەندترین دەوڵەت دەبێت لە دنیا. ئەگەر ڕادەستیان نەکرد دەبێ ڕادەستی بکەن. ئەگەر نییە دەبێ ڕادەستی بکەن. دەبێ ئەمە بڕیارێکی نێودەوڵەتی و هەرێمیە، تەنیا بڕیارێکی لوبنانی نییە. ئەگەر ڕادەستیان نەکرد نابێت ئەو کات شەڕێکی گەورە لە ناو دڵی لوبناندا ڕوودەدات. ئەمە جێگەی گاڵتە نییە، دەرفەتی یاریکردن نەما، یاری کۆتایی هات. بەنسبە حزب الله بەڵێ یاریەکە کۆتایی هات. لە سەرەتای ئەم بەرنامەیەدا 2 دەنگی ناکۆکمان بیست کە وڵاتەکان لەسەر لێواری تەقینەوەدایە. دەنگێک باسی ڕۆحی مقاومەت دەکات، دەنگێک باسی بەهێزی دەوڵەت دەکات.
لە نێوان دوو دەوڵەتدا لە ناو یەک دەوڵەتدا دەست پێ دەکەین. تذكر آخر مرة شفتك سنتا تذكر وقتها آخر كلمة قلتها وما عدتش لە وڵاتی فەیروزم زەمەنی فەیروز و خۆشی لوبنان وەک جاران نەماوە، شەڕ و توندڕەوی تێدا ساڵە. هەرکە لە بەیروت گەڕاین لە تەنی شەقامەکان سەربازی زۆرمان بینی، دۆخەکە ئاسایی نەبوو. سەربازانی یەدەگ و خانەنشین خۆپێشاندانیان کرد، داواکاریان ژیانێکی ئاسایی و موچەیەکی بەکەرامەت بوو. هەروادە چەکداری زیاتری سوپا لە شوێنی خۆپێشاندانەکە زیاتر دەبن. چەکیان هەڵگرتووە. ڕێ لە بەردەم پارێزەرانی پێشووی دەوڵەت دەگرن. ئەم سەربازە خانەنشینانە دوێنێ ئەم وڵاتەیان پاراست ئەمڕۆ لەسەر شەقامەکانی بەیروت هاواریان لێ هەستاوە داوای پاروی ژیانیان دەکەن. هەندێکیان بە ئێمەیان گوت چۆن دەوڵەت نەتوانێ ئێمە بپارێزێت. ئەمانەش ئێستا لە ئەرکدان دەوڵەت ئەرکێکی زۆر سەختیان پێ ڕاستپاردووە، ئەویش وەرگرتنی چەکی حزبوڵڵاهە. ئەم دۆخەی ئێستا لوبنان تێدا پێمان دەڵێت لە دۆخێکی سەختدا تێدەپەڕێت. ناوەڕووکی خۆپێشاندانەکە گەورەتر بوو، سرودی ئازادیان دەگوت. قسەی زبریان بەرامبەر دەستهەڵاتی ئێستای دەوڵەت دەگوت. ڕاستە ئێستا لوبنان بە دۆخێکی ئابووری سەختدا تێدەپەڕێت. بەڵام سەربازەکانی لوبنان ئێستا لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. ئیرادەمان هەیە و دەمانوێت بە دەوڵەت بڵین مافەکانمان بدەن. واز لە گەندەڵەکان بهێن و گەندەڵی لەم وڵاتە ڕابگرن. ئەگەر سوپا مایەوە و بەهێز بوو دامەزراوەکانی دەوڵەتیش دەمێننەوە و بەهێز دەبن. بەڵام دەبێت گەندەڵی بنەبڕ بکرێت چونکە سیاسی گەندەڵ هەن. دەبێ بەرەو زاحیەی جنوبی بچین، لەوێ منزلگە و پێگە و شوێنی بەهێزی حزبوڵڵایە. لێرە دەوڵەت بە یەک وشە پێناسە دەکرێت. حزب حاکمی مطلق لێرە حزبوڵڵایە. دەڵێن دەوڵەتێک کە لە نێو دەوڵەتدا. هەرکە گەیشتیم بە فەرمانی حزبوڵڵاه ئەم پیاوەی ئەمنی سەرمانتۆرسیکلە بە پێشمان دەکەوێت تاوەکو دەچینە شوێنێکی لەبیر نەکراو بۆیان. ساڵێک لەمەوبەر لە هێرشێکی ئیسرائیلدا حەسەن نەسڕڵڵاه دەکوژرێت. هێشتا برینی حزب قۆڵە. سەرکردەکەیان ڕۆیشت بەڵام چەکەکەیان هێشتا ماوە. حەسەن نەسڕڵڵاه نیوەی دیمەنی ئێستای وڵاتەکە دەبینێت. ئەوەش نەخشەی لوبنان و حزبەکەی برینێکی قوڵی پێوەیە. هەموو شتێک گوڕراوە. سەرەڕای لە دەستدانی سەرکردەکە حزبەکە مانەوەی خۆیان و چەکەکە بەیەکەوە دەبەستنەوە. گورزی سەربازی موشکێک بوو لە ئیسرائیل هات لە بەهێزترین پیاوی ئەم دەوڵەتەی لوبنانیدا. حەسەن نەسڕڵڵاه خۆی و برادەرەکانی لێرە دروست ئەو شوێنەی من لێوەساوم لە ناوچوون. بەرپرسی باڵای حزبوڵڵاهی لوبنانیم بینی بە منیان گوت ئەبەدەن چەکی خۆمان تەسلیم ناکەین.
ئێستا مەلەفی چەکی حزب الله بووتە ئالۆسترین گرەی سیاسی لە دەوڵەتی لوبنان کە ئەگەر تەسلیم نەکات دەترسن لوبنان بکەوێتە ناو شەڕێکی گەورەی ناوخۆیەوە. من هیڤدار ئەحمەدم هاتووم لە بەیروتم لە لوبنان مەلەفی چەکی حزب الله هێشتا ماویەتی بوویەوە باز بکەم. هەر لەوێ بۆم ئەم ئافرەتە مەسیحیە سەرنجی منی ڕاکێشا کاتێ لێ دەپرسم ئێوە لەگەڵ ئەوەن حزب الله چەکی خۆی ڕادەستی دەوڵەت بکات؟ دەوڵەت داوا دەکات کە دەبێ حزب چەکی خۆی ڕادەست بکات. چەکی خۆی ڕادەستی دوژمن بکات؟ دوژمن با بچێ بکشێتەوە. تۆ لەگەڵ ڕادەستکردنی چەک نی؟ من نا تەنانەت کەمێکیش لەگەڵ نیم. هیچ لوبنانیەکی شەریف نییە چەکدانان قبول بکات. ئەگەر وڵاتی خۆی خۆش بووێت قبول ناکات. سیر بکە من شیعە نیم. تۆ مەسیحیت؟ ها سیر بکە من شیعە نیم. بەڵێ مەسیحیمە و موڕانیشم. لەگەڵ ئەوانم. پێدەچێت چەک لای ئەندامانی حزب لە دەوڵەت گەورەتر بێت. ئەم زەهرا لایەنگیری حزب اللهە گوتی پارە سەیدی بە کوشتندا. چۆن دەبێت چەکەکەت ڕادستی ئەو کەسە بکەیت کە شەرط لەگەڵ دەکات و چاوەڕێی گەرنتی لێ بکەیت؟ چۆن گەرنتی لەلایەنێک وەردەگرێت کە دژایەتی دەکات؟ بەڵام ئەی دەوڵەت و سوپا گەرنتی نین؟ کام دەوڵەت بە سەردانێکی چەند ڕۆژە نایزانیت وەرە دوسێ مانگ لێرە دابنیشە اینجا دەزانیت دەوڵەت هەیە یان نا بە ئیزنی خوددا و ئەهلی محەممەد ئیسرائیل لەم شەڕەدا لە نێو دەچێت ئەمە بەڵێنێکە و لێم وەربگرە نەک تەنیا لە ئیمام مەهدی کە خوددا فەرەجی نزیک بکاتەوە بەڵکو منیش پێت دەڵێن و ئەگەر حزب چەکەکان ڕادەست بکات حزب الله چەک ڕادەست ناکات ڕۆحی خۆی ڕادەست دەکات بەڵام چەک ڕادەست ناکات ڕادەستی ناکات چۆن ئێستا دەزانم تۆ بەرامبەرمی دڵنیاین کە چەک ڕادەست ناکات خوا هەیە تەنیا خوا دەتوانێت ئەو چەکەمان لێ وەربگرێتەوە خوددا لە ڕێگەی ئێرانەوە ئەو چەکەی پێداوین و تەنیا خودداش دەتوانێت لێمان وەربگرێتەوە خوددا تەمەنی ڕابەر درێژ بکات دینار و دۆلار بوونە هۆی ئەوەی سید بکوژرێت بەڵام دەوڵەت داوای کردووە حزب چەکەکان ڕادەست بکات دەوڵەت نییە نا دەوڵەت نییە ئەو فەرمانانە لە دەرەوە بۆیان دێت و تەنیا لەسەر شەوەی دەوڵەتن ئەم دەوڵەتە 100% لوبنانی نییە ئەم دەوڵەتە ئەمریکا مەرجی خۆی بەسەردا دەسەپێنێت لە هێرشەکان ناترسن؟ جووەکان مەرجی بۆ دادەنێن و دوژمنی ناوخۆیش هەن چیمان هەیە تاوەکو لە دەستی بدێن لە گورزی دیکە ناترسن؟ ئێمە چاوەڕێ گورزەکانی ئێمە گورز دەوەشێنین و چاوەڕەشی دەکەین ئێمە چاوەڕێ گورزەکان دەکەین و ناشترسی تۆ لە گورزی دیکە ناترسی؟ کاکە با گورزەکە بۆ ئێرە بێت ئێمە لێرە شەربەت دەخۆینەوە تۆ چۆنی دەبینیت دەی بەخێر بمێنن زۆری نەخایان هێشتا لەوێ بۆم ئەم زەهرا گەڕایەوە لێ دەپرسم بۆ خۆیان بە ئیرانەوە گرێ دەدەن دەڵێن حەزب دەوڵەتێکە لە نێو دەوڵەتدا ئەگەر دەڵێن دەوڵەتین لە نێو دەوڵەتدا ئەی چۆن ناتوانین حکمی دەوڵەت بکەین ئەوە پرسیارەکەیە پێشکوژرانی سید حەسەن نەسڕڵڵا ئێوە ئەگەر کەسێک سەر بە حیزب الله بێت لە دەوڵەتدا ئەرکی پێ نادرێت فەرمانبەرێکی سەر بە حیزب الله لە نێو دەوڵەتدا نابینیت قەدەغەیە بۆچی حەزب الله پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ئیران هەیە؟ باشە کێ یارمەتیمان دەدات؟ کێ یارمەتی ئیسرائیل دەدات؟ ئەمریکا نییە؟ سعودیە لە کوێ چەکی دەست دەکەوێت؟ لە ئەمریکا نییە؟ تۆ کە بەرگری دەکەیت چەکت ناوێت؟ ئێران دژی ستەمکاریە یان لەگەڵیەتی؟ ئێران لە هەموو جیهاندا دژی ستەمکاریە و چەکیشی پێداوی کێشەکە لەکوێدایە؟ بۆچی ئێوە لەگەڵ ئەمریکا ڕێک ناکەون؟ ئێمە کەین بۆچی لەگەڵی ڕێک بکەوین؟ ئەمریکا دوژمنی ئێمەیە و جێ متمانە نییە جێ متمانە نین ئەگەر جێگای متمانە بێت کێ ئەوەی دوو جار شتێک تاقی بکاتەوە عەقڵی تەواو نییە چارەنووسی چەکی حەزب الله گەورەترین گرەی سیاسی ئەمنی و کۆمەڵاتی ئێستای لوبنانە چاوەڕێی سەرکرداتی حەزب اللهی لوبنانیم کرد تاوەکو وەڵامی فەرمی و ڕوون بە ئێمە بدرێت چونکە ناڕوونی زۆر لەسەر هەلویستی و حەزبە هەیە کە بەڕاست
چەکەکانیان ڕادەست دەکەن یان نا. بە شەو لە شەقامەکانی زاحی جنوبیدا گەڕاین لەسەر داوای حزب الله پیاوێکی سیاسیان دەستنیشان کردووە بۆ ئەوەی ببینین تاوەکو قسەی فەرمی حزب بە ئێمە بڵێت کە چەکی خۆیان چی لێ دەکەن. دکتۆر ئیهاب حەمادەن دووخۆ لە ئەندامی پەرلەمانی لوبنانە توندە لە قسەکردندا. وەڵامەکانی لەسەر ڕادەستکردنی چەک خێرا بوون. ئەو گوتی نرخی ڕادەستکردنی چەک زۆر لەوە گەورەترە کە ڕادەست نەکەین. چەکی خۆتان ڕادەستی سوپا دەکەن؟ کام سوپا؟ لە لوبنان. هیچ سوپایەک لە لوبنان نییە. بۆچی ڕوبەڕووی داگیرکاری ئیسرائیل نابێتەوە؟ واتە ئێوە حزب الله چەکی خۆتان ڕادەستی سوپای دەوڵەت ناکەن. تەنیا خۆی گەورە چەکمان لێ وەردەگرێتەوە. ناترسن شەڕی ناوخۆ ڕوو بدات کاتێک سوپا داواتان لێ بکات؟ کێ لە ناوخۆ شەڕی ئێمە دەکەن؟ سزای ئەو کەسە وەک ئیسرائیل دەبێت ئەگەر بتوانن با بێن هەر کێ بێت. لە بنەڕەتدا سوپا نییە تاوەکو هەنگاو بەهاوێژێت بۆ وەرگرتنی چەک. ئەگەر بڕیاردرا دەست بۆ چەکی مەقاومەت ببرێت پێشەوە ئیسرائیل لە خاکی لوبنان بکشێتەوە و مەرجەکان جێبەجێ بکرێت. هیچ سوپایەک نامێنێت تەواو دەبن. سوپا وەک ژینگەی لوبنانی وایە. سوپا دابەش دەبێت. بێگومان ئەوە کاتی خۆی حزب الله بەهێز بۆ حکومەت بگۆڕێت کەسەکان لا بدات. ئێستا ئەو هێزەی جارانی نەماوە. کێ ئەماڵێت؟ ژینگەی ئێمە 160 جوگرافیای لوبنان پێک دەهێنێت. حزب الله؟ بەڵێ. ئێمە و بزوتنەوەی ئەمەل ئەم دوو هێزە نیشتیمانیە. لێ دەپرسم بۆ حزب الله لەگەڵ ئیسرائیل ڕێک ناکەوێت؟ ئەگەر ئیسرائیل ئامادە بێت بۆ گفتوگۆ ئێوە وەک حزب الله ئامادەن لەگەڵ یاندا بنیشن؟ بە هیچ شێوەیەک. تەنانەت ئەگەر ئەوانیش داوا بکەن. ئەوە ڕوونادات دەبێت کیانی ئیسرائیل لە نێو بچێت. إسرائيل هذه يجب تزول من الوجود. بەڵام هێزی ئیسرائیل لە ڕۆی سەربازی و ئابووری لە ئێوە بەهێزترن. ئەو هێزە 40 ساڵێک تاقی کراوەتەوە و 40 ساڵە بەسەریاندا سەر دەکەوی. شەڕ سجالی هەیە. ئێستا چەکەکە ڕادەست دەکەن یان نا؟ بێگومان نەخێر ڕادەستی ناکەین. ئەوە چەکە بەخوای گەورەوە بەسراوتەوە و دەبێت فەرمانێکی خودایی بۆ ئەوە هەبێت. هەر ڕەشەیەکی ئاشکرا دەکات ئەگەر سوپای لوبنان هەنگاو بەهاوێژێت و دەست بوو چەکی حزب الله ببات. لە دروستبوونی شەڕ ناوخۆ ناترسن. کێ دەیەوێت شەڕی ئێمە بکەن؟ باخۆیان تاقی بکەنەوە. دەبێ 1000 جار بیر بکەنەوە پێش ئەوە لە چەقۆیەک نزیک ببنەوە تاوەکو شەڕی ئێمەی پێ بکەن. نەک دەست بۆ چەک ببەست بۆ چەقۆ دەڵێ تەنانەت بۆ دەرزی. لە دەرەوەی زاحیای جنوبی خەڵک هەیە بە شێوەیەکی دیکە سەیری چەکی حزب الله دەکات. دەڵێن چی دیکە ئەم چەکە لوبنان ناپارێزێت بەلکۆ بووە تا هەڕەشە. سەربازەکانی دەوڵەت زۆر بە حەزەرەوە ڕاوەستاون تفەنگیان هەڵگرتووە لە ئامادەباشیدان وەک ئەوەی بڵێ هەموو لایەک هەز بەوە دەکەن دۆخێکی نەخوازرا و لە بەیروت ڕوودەدات. لە مزگەوتەکانی مەزهەبی سوننە لە بەیروت هەموو پێکەوە نوێژ و دوعا دەکەن. تەنانەت سەربازانی دەوڵەتیش لە ڕێز وەستاون. لێرە دوعا دەکەن کە وڵاتەکەیان نەکەوێتە نێو شەڕێکی نوێدا. سوننەکانی لوبنان لەگەڵ دەوڵەتدان دژی چەکی حزب الله قسە دەکەن. ئێوە لەگەڵ ڕادەستکردنی چەکی حزب الله؟ بەڵێ بەڵێ بێگومان. بەڵام ئەوان ڕەتیان دەکەنەوە چەکی خۆیان ڕادەست بکەن. دەبێت چەک ڕادەست بکەن. پێویستە بە تەواوی ڕادەستی بکەن. هیچ چەکێکی دیکە جێگەی نابێتەوە. تەنیا چەکی دەوڵەتی لوبنان نەبێت. پێویستە چەک ڕادەست بکەن. حزب الله دەوڵەتێکە لە دەوڵەتدا؟ لە دەوڵەتدا تەنیا یەک چەک هەیە. بۆچی لای ئێمە دەبێت دوو چەک هەبێت؟ ئەوان دەڵێن ترسمان هەیە.
ترس لە چێ کاتێک دەوڵەت و سیستەم و ڕێککەوتن هەبێت تەواوە چەکی دووەم ئەگەر بەکار بهێنرێت ئەوە بۆ نێوخۆ بەکاری دێت ئەگەر ڕەدەستیانە کرد چەکی حەزب الله مەترسیە لەسەر دەوڵەتی لوبنان بەڵێ مەترسیە لەسەر دەوڵەتی لوبنان و بە شێوەیەکی گشتیش مەترسیە بۆ سەرگەلی لوبنان. ئێستا ڕێگای بەردەم دەوڵەت لە هەبوونی چەکی حزب الله ڕوون نییە کە ئایا وڵاتەکە دەکەوێتە نێو تونێلێکی تاریکدا دەبێ بەرەو ناوچەی جوونیە بچین. ئەفسەرێکی پلە باڵای پێشووی سوپای لوبنان لە کولیژی سەربازی فڕۆکەوانی ئەمریکا خوێندوێتی لە ڕێگا قسە دەکەین هەندێک ڕوونکردنەوەم دەداتێ بەڵام مەبەستم بوو ئێوەش بزانن چی چاوەڕێی لوبنان دەکات. ئەو باسی دوو سیناریۆ دەکات، یەکێکیان لەوەی دیکە تاڵترە، ئەو بەکارە سات ناوی دەبات. لە باڵکۆنی ماڵەکەی چاوەڕی ئێمە دەکرد. ئەمە خۆیەتی حەمید ڕوکن ئەندرێ ئەبوو مەعشەر. ئەو گوتی دەوڵەت بە نێوەندگیری ئەمریکا بڕیاریان داوە تا کوتای ئەم ساڵ 2025 حزب الله چەکەکەی هەمووی ڕادەست بکات. بەڵام دەڵێت ئەمە قورسە سەر بگرێت. ترسێکەیە کە ئیسرائیل پابەندی ڕێکەوتنەکە نەبێت و ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی وا دەکات حزب الله دوو دڵ بێت لە ڕاگەیاندنی هەڵوێستی خۆی لەبارەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. جەنابی عەمید ئەگەر پلانی ڕادەستکردنی چەک شکستی هێنا چ ڕوو دەدات؟ بێگومان پێشبینی سیناریۆیەکی کارەساتبار دەکرێت. بە پلەی یەکەم ئیسرائیل لە ڕێگەی مردومانەوە کار بۆ لە نێوبردننی هەموو چەکەکان دەکات. بەبێ ئەوەی دەوڵەتی لوبنان دەستێوەردان بکات، ئەمەش دۆخی ئەمنی تێک دەدات و شەڕ لە نێوان لوبنان و ئیسرائیل ڕوو دەدات و بێگومان دەرەنجامەکەشی کارەساتبار دەبێت. سیناریۆیەکی دیکەی کارەساتباریش هەیە، ئەویش ئەوەیە کە ئەگەر حیزب الله چەکەکانی ڕادەست نەکات، دۆخی ئابووری و کۆمەڵایەتی لە لوبنان تێک دەچێت و هاوکاریە دارایی و ئابووریەکانیش بۆ لوبنان ڕادەوەستێنرێن و گوشارەکان زیاتر دەبن. لوبنان بە تەنیا دەمێنێتەوە. هەموو ئەمانە وا دەکەن بە ئاسانی یاری بە دۆخی ئەمنی لوبنان بکرێت و دۆخی سیاسی و ئەمنی نێوان لایەنەکانی لوبنانیش تێک دەچێت. بۆیە دەبێت حیزب الله بەوە قایل بکرێت کە بژارەی دیکە لە بەردەستدا نییە. بۆ دەوڵەت و حیزبیش؟ بۆ دەوڵەت و بۆ حیزبیش ئەگەر حیزب الله چەکی خۆی ڕادەست نەکات، پێویستە بژارەیەکی عەقڵانی و قبوڵکراوی لە ژێر چاودێری دەوڵەتی لوبناندا هەبێت کە تێیدا دیاری بکات چۆن ئەم چەکە بۆ چەندین ساڵی دیکە دەتوانێت دەوڵەتی لوبنان و سەروەریەکەی و کەرامەتی گەلی لوبنان بپارێزێت. بەرپرسێکی باڵای لوبنان پێگوتین نەخشە ڕێگای تێکچوونی دۆخی وڵاتەکەیان بەم شێوەیە داڕێژراوە. یەکەم، ئەمریکا و ئیسرائیل دەزانن سوپای لوبنان توانای وەرگرتنی چەکی لە حزب الله نییە، بەمەش متمانەی خەڵک زیاتر بە حکومەت و دامەزراوەی دەوڵەت کەمتر دەبێت. دووەم، حزب الله بە لانگرانی دەڵێت لە ناوخۆی لوبنان کەس ناتوانێت بەرامبەری هێزی ئێمە بوەستێت. سێم، ئەگەر هەنگاوێکی وەها بهاوێژرێت واتە دەستپێکردنی شەڕی ناوخۆ. چوارەم، ئەگەر تاوەکو کوتای ئەم ساڵ 2025 وەک ئەوەی ڕێکەوتنی لەسەر کراوە حزب الله چەک نەکرێت، ئیسرائیل شەرعیەت بەخۆی دەدات بە بیانووی نەهێشتنی مەترسی بۆ سەر وڵاتەکەی لە حزب الله و چەکەکەی دەدات. هەموو ڕێگەکان سەخت و دژوارن. لوبنان کام ڕێگا هەڵدەبژێرێت؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ناچار بووین بڕۆین بۆ باشووری لوبنان. ئەوێ پێگەی بە هێزی حزب اللهە. ئێمە دەچین بەرەو باشووری لوبنان، منطقەی کفرکلا هەیە ئاخر نقطەی ئیسرائیل داخل بووە 6 کیلۆمتر. لێرە هەر ینی حزب الله ویستوێتی هەم بەم ئاڵانە وجودی خۆی بسەپێنێ کە من لێرەمە هەمە
سەرباری ئەو هەموو شەڕە ئەم ئاڵانە هەموو بەهێمەیان بوو دوای ئەوەی کە حکومەت قەراری داوە دەبێت چێکیان لێ بستێنن ئەم ئاڵان چەقاندووەتە ئێرە کامە منتەقەی ئێمەیە هەموو ئاماژەکان تا ئێستا پێمان دەڵێن حزبوڵات چەکی خۆی تەقدیم ناکات تەسلیم ناکات ئەچین بزانین مەرجی حکومەت بۆ تەسلیمبوونی یاخود تەسلیمکردنی یا وەرگرتنی چەک لە حزبوڵڵا کشانەوەی سوپای ئیسرائیلە ئەچین ئەو شوێنەی کە ئیسرائیل لێیە دەکشێتەوە یاننا چەند زیاتر بەرەو باشوور بچین ئەوەندە هەنگاو زیاتر نزیک دەبینەوە لە ئیسرائیل زیاتر لە 100 کیلومترمان بڕی هەرکە گەیشتە ناوچەی کەفرکەلا لە دوورەوە وێرانکاری و ئاسەواری شەڕ و بردومان دەبینین ئەمە یەکەم باڵەخانەیە ڕووخاوە و ئەوەی تەنیشتی و ئەوەی دیکە و بگرە ئێستا هەموو ناوچەکە دەبینین کە بەرد لەسەر بەردی نەماوە ئەم سەربازەی سوپای لوبنانم بینی گوتم ئەوە چێ لێرە ڕووی داوە؟ ئەوە هەموو لوبنانە؟ بەڵێ ئەوە هەمووی لوبنانە ئەو گردەی ئێستاوان تێدان ئەم گردیان؟ بەڵێ تەل ئەلحەمامەس چەند کیلومتر هاتوونەتە نێو خاکی لوبنانەوە؟ بۆ کوێ بۆ لوبنان؟ ئەوان گەیشتبوونە ئێرە گەیشتونەتە ئێرە؟ بەڵێ گەڕانەوە گەڕانەوە؟ بەڵێ بەڵێ لێرە وەستاون؟ بەڵێ بەڵێ ئەو هەموو وێرانکاریە چییە؟ ڕق و شینەیە لەلایەن دوژمنەوە ئێستاش ڕۆژانە بردومان هەیە؟ لێرە؟ ئێستاش ڕۆژانە بردومان هەیە کوێ بردومان دەکەن؟ لێرە ئەم شاخە ئێرە شاخی عریفتاهیرە ئێرە بۆچی بردومان دەکەن؟ دەڵێن حەشارگەی چەکی حیزبوڵای تێدایە حەزب هەیە ئەی چەکانی حەزبوڵا لێرە چەند بەسەر هات؟ چێکیان لێرە یان بردیان؟ هەندێکی حیزب بردی ئەوەی دیکەشی ئیسرائیل دەستی بەسراگرت سوپای ئیسرائیل جگەلەوەی هاتووەتە نێو خاکی لوبنان ئەم ناوچەی خاپۆر کردووە کە پێشتر زۆرینەی دانیشتوانەکانی سەر بە حزبوڵا بوون حزبوڵا دەڵێتن ئیسرائیل هاتووتە ئێرە تادای لە ئێمەی کردووە وڵاتی ئێمەی داگیر کردووە و لەسەر ئەو دیوارەش نووسوێتی نەحن لا نەهزەم ئێمە ناشکێن بەرپرسی حکومەتی لوبنانم بینیوە بە ئێمەیان وتووە ئیسرائیل وتێتی کاکە لێرە پاشەکەشە ناکەم حتا مەسەلەی چەکی حزبوڵا یەکلای نەبێتەوە ئێستا شەڕەکە لە ناو خودی خاکی لوبناندایە ترس هەیە شەڕەکە بگاتە ناو شارەکانی لوبنان لە حدود تێ بپەڕێتن شەڕ لێرە پشتاوپشت بۆ خەڵکی ئەم ناوچەیە ماوەتەوە ئەم فادی کریسیانە لەم ناوچە لەسەر سنووری ئیسرائیل ئەمە زۆر بەڕوونی باز دەکاتن هەموو ماوەیەک هەموو 5 بۆ 6 ساڵ جارێک شەڕ لێرە دەست پێ دەکات بەڵێ شەڕ دەست پێ دەکات حەزمان لە شەڕە زیرەکین و ناترسین لە شەڕ ناترسن نا ڕادەکەین و لێرە نامێنین بەسە هەموو جارێک سەر لە نوێ ماڵی خۆتان دروست دەکەنەوە پارەی باشتان هەیە بەڵێ 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 گاسن لە زەوی دەدەین و پارە کۆ دەکەینەوە پارە هەروە لە ژێر زەوی دەردەکەوێتەوە ئێمەش هەڵی دەگرین و خانی خۆمانی پێ دروست دەکەین حکومەت داوای کردووە حزبوڵات چەکەکانی ڕادەست بکات ئێوە لەگەڵ ئەوەدان چەکانیان ڕادەست بکەن چیمان لە چەکە دەوڵەتمان هەیە و دەوڵەت دەمان پارێزێت نەک ئەوەی چەکت پێ بێت و بیت شەڕ بکەیت و وای لێ بکەیت لە ماڵی خۆمان ڕابکەیت دەوڵەتمان هەیە دەوڵەت دەمان پارێزێت بابەز بێت بەسە هەموو ڕۆژێک بردومان هەیە هەموو ڕۆژێک هەموو کاژێرێک بردومان هەیە ئێوە لە نێو شەڕدا دەژین سوپاس بۆ خوددا سوپاس بۆ خوددا سوپاس بۆ خوددا ئێوە لە نێو شەڕدا بوون ئێستا لە نێو شەردان لە داهاتووشدا لە شەردا دەژین
باپیرمان باسی شەڕی بۆ کردوین باوکیشمان باسی شەڕی بۆ کردوین ئێستا ئێمە لە نێو شەڕداین و بۆ منداڵەکانی خۆشمان باسی دەکەین و نەوەکانی داهاتووشمان هەل لە نێو شەڕدا دەژین بڕۆ خوارد لەگەڵ بێت خوارد لەگەڵ بێت گەڕاینەوە بەیرۆت لەوێش گەڕاینەوە فڕۆکەخانە بیرم لە قسەی ئەو دوو شۆفێرە تەکسیە کردەوە کە لە سەرەتای ئەم بەرنامە لەگەڵیان سەرکەوت بووم یەکێکیان چەکی حزبی بە پیرۆزانی و ئەوەی دیکەیان نەفرەتی لێ کرد قسەیان ڕاست دەرچوو دۆخی لوبنان هێشتا کۆتایی نەهاتووە بەڵام نزیک دەبێتەوە لە ساتی تەقینەوە